ژمارە ئەو کورسیانەی کە بڕیانێتەوە قەت ئەو پۆستانیان بەرنەدەکەوت. دیسان جارێکی دیکە ئەوان نەیانویست حکوومەت تەشکیل بێ و ئەوان نەهاتنە پێشەوە، بەڵام ڕوون بوو کە نەیانویست حکوومەت پێک بێ هەتا هەڵبژاردننی عێراق تەواو بێ. پێم وابێ هەڵسەنگاندنی هەڵەیان کردو بۆ پارتی، لەوانەیە پارتی لاواز بێ لە هەڵبژاردنەکانی عێراقدا، و ئەو کاتە پارتی یاخود ئەوان لە دەستێکی باڵاوە زیاتر لە پێگەیەکی باڵاترەوە دانوستان لەگەڵ پارتی بکەن، هۆکارەکەی هەرچی بوو پێم وابێ ئەوان دەبێ خۆیان ڕوونیکەنەوە. بەڵام ئێمە حکوومەتمان نییە، تا ئێستا حکوومەت پێک نەهاتووە. ئێستا بەوە بەدڵنیاییەوە من دەبێ ئەم خاڵش ڕوونکەمەوە کە لە هەڵبژاردندا ئێمە بەڕۆنی وتومانە ئێمە بەخشندە بووین، نەرم بووین، چونکە ویستومانە هەموو کورد یەکگرتوو بێ بۆی کە لە دانووسانەکانە بەهێزبین بارەمبەر بە بەغدا. بەڵام ئەگەر حکوومەت پێک نەهات پێش هەڵبژاردن، ئەو کاتە دوای هەڵبژاردن دۆخەکە جیاوازە. ئەمڕۆ و دوای هەڵبژاردنەکانی عێراق بەدڵنیاییەوە دۆخەکە گۆڕاوە. بۆیە ئێمە دانووسانەکان لەسەر ئەم قۆناغە نوێیە دەست پێ دەکەینەوە.